پێشمەرگەی کوردستان لە هێرشێکدا لە سنووری قەزای مەخمور زیاتر لە 15 گوندی ژێردەستی چەکدارانی داعشی کۆنتڕۆڵ کردەوە. ئەو گوندانە کە دەکەونە باکووری مەخمور لە ماوەی ڕابردوودا لەلایەن چەکدارانی داعش داگیر کرابوون. گەر ئەم گوندانە بگیرێتەوە ئارامی بۆ شارۆچکەی مەخمور دەگەڕێتەوە. تقریبا 12 گوندیان ئازاد کردە دەست داعشیەکان، ئێستا کەش زۆر بە ئارامی وا لە ناو گوندەکان دەسوڕێنەوە. لەو هێرشانی هێزی پێشمەرگەدا زیانێکی زۆر بە چەکدارانی داعش گەیشت. ژمارێکی زۆر لە چەکدارانی داعش کوژران و بەشێکیان دەستگیر کران. ئۆتۆمبیل و چەکەکانیشیان لەلایەن هێزی پێشمەرگەی کوردستانەوە دەستی بەسەرگیرە. لە بەیانیوە تاکو ئێستاوە دەگوند ئازاد بکرێ، داعشێکی زۆر کوژراوە، دەستکەوتێکی زۆر باشێ. ئەو شەمشەمە کوچێرانە ڕایان کرد لە بەردەستمان، ئەوە سارەکەیوانە خۆتان نەیبینن لێماندان سوستاندیان خوان ڕایان کرد، ئەو سارەشیان بە جێشتە مێک زەمینە بە دۆشکەوە. لە هێرشەکانی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ سەرچەکدارانی داعش بەشێک لە گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان بەشدار بوون. توانرا گوندەکانی دووگرتکانی گەورە و بچووک و عەلیاوە و جدیدە و گوبەیبە و جاڕوڵا و تەلەڕیم و مشار و وادلخیراب و چێلەشین و هەوارغەزە و گرون و پیردا و شوان لە دەست چەکدارانی داعش کۆنتڕۆڵ بکرێنەوە. ئەمڕۆ پێشمەرگەی کوردستان توانی زیاتر لە 15 گوند لە سنووری مەخمور کۆنتڕۆڵ بکاتەوە. جارێکتر ئەو شوێنانەی ئازاد کردەوە. پێشمەرگە دەڵێت لە هێرشەکانمان بۆ پاکردنەوەی ئەو شوێنانە لە دەست چەکدارانی داعش بەردەوام دەبین بۆ ئەوەی ئاشتی و ئارامی بگەڕێتەوە بۆ ئەو سنوورە. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، گوندی عەلیاوەی سەر بە شارۆچکەی مەخمور.